بینەرانی خۆشەویستی تلویزیونی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتە. بەڕێزان هاتوونێتەوە خزمەتان بە پێشکەشکردنی بەرنامەیەکی تر کە چەند هەواڵ و زانیاری تازەی پزیشکیە سەبارەت بە زانستی پزیشکی لە حیتەکانی تەندروستیدا کە پێشکەشتان یەکەینەوە هیوادارم جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. یەکەم بابەتێکە بۆ ئێوە بینەرانی خۆشەویست حازرمان کردووە ئەمەیە کە پزیشکان بەتایبەت پزیشکانی چاو ئەڵێن مهم نییە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە شەبەک ئیجتماعیەکانە چی ئەڵێن، بەڵام ڕۆنگەرچەک مەدەن لە چاوەکانتان. ئەم سەردێڕی بابەتێکە کە لە MBCە بڵاو بووەتەوە، ماوەی کە چەند کورتە ڤیددیۆیەک بڵاوە کرێتەوە و میلیۆنها بینەریشی هەیە. لەو کورتە ڤیددیوانە بەتایبەت لە تیکتۆکە هەیە وا ئەڵێن کە ڕۆنگەرچەک دەرمانێکی باشە بۆ نەخۆشیەکانی چاو، بۆ زعیفی چاو، ئەو تەبلیغاتیە بۆ کردێت. بەڵام بە پێچەوانە ئەو پزیشکانی چاوە ئەڵێن کە ڕۆغەنگەرچەک یا بەکارهێنانی ئەو ڕێگایکە بۆ لە ناوبردنی چاوەکانتان و بەکاری مەهێنن. هەروەکە ئەرز خزمەتیانم کرد کە زۆرترین بینەرێکی زۆریشی بووە بۆ تەبلیغەکەن بۆ ڕۆنگەرچەک کە ڕۆنگەرچەک ئەتوانێت نەخۆشیەکانی چاو حتا ئەوەی کە ئاو مرواری بێت، ئاو مرواری یا ئاوی سپی یا گلۆکۆم یا ئاوی ڕەش و هەروەها زعیفی چاویش چاکۆ کاتەوە یانە باشی کاتەوە. ئەوەی کە ئەزانین ڕۆنگەرچەک دەرمانێکی ماڵیە، لە مێژە لە ماڵگەرە استفادە کراوە یا جیا لە ماڵانیش لە مەراکزی دەرمانیە بەتایبەت ئەوانەی کە جەڕاحی ناوسکیان بوو نەشتەرگەریان بۆیان نەکرد، شەوێ پێش ئەوە ڕۆنگەرچەکیان بیانەدا بۆ ئەوە ناوسکیان پاکە و بێتەوە و ئەو جەڕاحە بتوانێت ئەو عملیاتە ئەو عمل جەڕاحیە بە چاکی ئەنجام بدات. مولەیەنێکی باشە یعنی قەبزی لە ناو ئەبات. ڕۆنگەرچەک یەکێ لە خەواسەکەی ئەوە بوو کە قەبزی لە ناو ئەوات ڕەوانەکاتەوە کەسە جیا لەوەیشە فێنکەرەوەی پێسە یعنی ڕوتوبەتە داتەوە بە پێس، ئەوەیشە یەکێک لە قازانجەکانیە. پێشتریش یعنی سەردەمانێکی زوو ئەوانەی کە تووشی نەخۆشیگەرێک ئەبوون کە هەناسەیان سیەکانیان تووشی عفونەت یا ئەو لولەگەرە کە هەوا تێرێت و هەوا ئەبات بۆ سیەکان تووشی عفونەت ئەبوو، ئەو شوێن سەر قەفەسەی سینەیانە بە ڕۆنگەرچەک چۆرە کرد، ئەیانوت فەوایدی هەیە چاکە. بەڵام ئەو شتانەی کە بڵاو ئەبێتەوە ئەمڕۆ مەسەلەی چاوە، من ئەوە بڵێم ئەگەر استفادەیەکیشی بووە لە پزیشکیە بەتایبەتوتم ئەو کەسانی کە جەڕاحی ناوزکە کرد یا جەڕاحیگەر گەورەی ناوزک ڕیخۆڵە و ئەمانیانە بازە کرد بۆ ئەو ڕیخۆڵە پاکۆ بێتەوە. شەوێ پێش ئەوە ڕۆنگەرچەکیان بۆیان ئەنووسی کە ئەو ڕۆنگەرچەکە کاری ئەوە بوو کە ڕیخۆڵەکان و ناوسک پاکۆ کاتەوە. بەڵام بەهۆی عوارزێکیش کە بووی ئیسا عوارزەکەیشی ئەوە بوو هێڵنج لێدان ڕشانەوە، ئەو کەسە تووشی سەرگێجە ئەبوو، حتا ئیسر دەرمانگەرێکی تر هاتووە یان ڕۆنگەرچەکیش ئەوە بەکار نابن وەکو ئەوەی کە کەسێکە جەڕاحی بێت یا نەشتەرگەری بێت یا ئەوەی کە ئەشعەیەکی ناوسکی لێ بگرن بۆ ئەوە ڕیخۆڵەکانی پاکەوە بێتەوە بیبینن بە شۆن غودەیەک زەخمێ یا برینێک بگەڕن. ئیسە دەرمانگەرێکی تر هاتووە کە جێگرەوەی ڕۆغنگەرچەکە بەهۆی ئەو عوارزەی کە هەیەی وەکو ئەوەی کە وتم ئەو کەسە تووشی ئەتانە تووش ڕشانەوەی بێت تا چەند ڕۆژ حاڵی باش نییە، هەر هێڵنج لێدا یا تووشی سەرگێجا بێت بەهۆی ئەوە نەوە ئەو عوارزەوە ئیسە ڕۆنگەرچەکیش ئەوە بەکار نابن. بەڵام ئەو تەبلیغاتەی کە کراوە لەو کورتە ڤیددیۆگەرە لە تیکتۆکە واوتراوە کە ڕۆنگەرچەک ئەم مەزایایە هەیە یانێ بۆ ئەمانە باشە. یەک
وشکی چاو بۆ ئاو مرواری بۆ زعیفبوون چاو یا بۆ کەسێک کە ئاو ڕەش چاوی ئاو ڕشتێ یا گلوکۆمە کە لە درێژەی بەرنمەکانە شارێکی یان پێکەین بە شێوەیەکی کورد بەڵام دوو نمونەیان باز کردووە لەو مەقالەکە لە ئینبیسیەکە وتم بەشی تەندروستیەکەی نووسیویە خانمێک وتویە من 2 هەفتە هەرماوەی 2 هەفتە ڕۆنگەرچەکم بەکارهێناوە چۆنش بەکاری هێناوە لە دۆر چاوی لە پێسەکەی دۆر چاوی چۆری کردووە وتویە دوای 2 هەفتە من پێویستیم بە عینەکی متاڵعە نەماوە یا یەکێتر وتویە کە تووشی عفونەتی چاو بووم چاوم مەبەستی هەروواکە لەم وێنەیە بینن ئەمە وەک گلوکۆمە ئاوی ڕەشە چاو تێرێت کە زەخت و فشاری ناو چاو بەهۆی نەخۆشیێکی عەسەبگەر عەسەبی بینایی عەسەب بینینە ئەو کەسانە ئیتر چاویان ڕشتەگە ڕوشکەرێکی ئەبینن هەروە لە بەرچاویانە تێت و ئەچێ وەکو ئەو ڕوشکەرە ئەتوانم وا تەشبیهیکەم وەکو پەرداخێکی ئاو کە لە ناویە مؤەلەقن ئەوە گلوکۆمی پێژن یەکێک لەو کەسانێک کە تەبلیغی کردووە وتویە من تووشی ئەوە بووم زەڕاتێک یا ڕوشکەرێک هەر لە بەرچاومە هاتوون و چوون بەڵام ئەم ڕۆنگەرچەکمە بەکارهێناوە چاکە بوومەتەوە بۆ ڕۆنگەرچەک ئایا پزیشکی چاوە لە چشم پزیشکیە ئایا بەکاری ئەبەن ئەوەیە کە بۆ قەترەگەر چاو بە هۆی ئەوەی کە ڕۆنە حاڵەتێکی ئەوەی هەسەیالە ڕاحەتە بە شێوەیەکی و ئەنازەیەکی زۆر کەم لەگەڵ مەوادێکی زۆری ئەو دەواگەر چاوە کە زۆربیان بە شێوەی قەترن لەگەڵ ئەوە نەلە گشتیشیە لەو قەترەگەر چاوە بەکار ئەبرگێت هەروواکە وتم نە لە هەمویانە لە چەندانەیەکیە ئەوەی یەک دویش ئەو ڕۆنگەرچەکەی کە لە ناو قەفەسەکانی فروشکاکانە لە دوکانەکانە ئەفرۆشکێ یا لە لەوازم بێداشتیەکانە ئەو ڕۆنگەرچەکە ئەفرۆشکێت ئەو ڕۆنگەرچەکە احتمالی زۆرە کە مەوادێکی نیگادارەندەی تێکەڵ ئەکەن یا ئەوەی کە ڕەنگی پێ ئیزافاکەن جیا لەوەیشە معتەریشی پێ ئیزافاکەن کەمێ عەتری پێ ئەدەن چون تام و بۆنێکی تایبەتی هەیە هەر بۆیە ئەو پزیشکانە و چاو پزیشکەرە ئەڵێن کە ئەوە کە ئەم ڕۆنگەرچەکەی کە ناو ئەو شوشەگەرە ئەفرۆشکێت لە فروشکاکانە بەهۆی ئەوە هەم مەوادی نیگادارەندەی لێدەن هەم ئەوەی کە معتەری لێدەن عەترەکەی عەوەزەکەن یا ڕەنگی پێدەن یەکدانە لە عامڵگەرێکە کە ئەتوانێت بێتە هۆکارێک کە هەم چاو تحریکات و هەم بێتە تووشی ئیلتیهاب و عفونەتی چاو بۆیە لەگەڵ دوو دوکتەر قسەیان کردووە لەوێ دوو دوکتەر نەزەراتی خۆیانیان وتووە یەکێکیان دوکتەر ئیشلی برێسێتە کە وتەبێژی ئاکادمی چاوی ئەمریکایە و هەروەها ئوستادیاری یەکێ لە زانکۆکانە لە شاری نیویۆرکە ئەم دوکتەر بریسەتە واڵێت ئێمە ناتوانین تەوسیە شتێک بکەین کە نە مەدارک نە شەواهدێکی زۆری لە پشتەوە وای وتووە کە مەدارک و شەواهدەکە زۆر کەمە بۆ هۆیەوە ئێمە ناتوانین ئەسڵ تەوسیەکی شتێکی وا بکەین ئەڵێت لە درێژە قسەکانیە ڕۆنگەرچەک دەرمانی هەموو دەردێک و هەموو شتێک نییە ئەگەر لە مورد چاوەکانتانەوە مشکڵ یا دڵە ڕاوپێکتان هەیە یا نگرانیکتان هەیە ئەبێ بە چاوپزیشک دکتۆری چاو مراجعەکەن بڕم بۆ لای چاوپزیشک هەروەکە وتویە سەراحەتەن وتویە کە ڕۆنگەرچەک هەروە وتم پێشتر وەکو ئەوەی کەسێک قەبز وای ئەویانە پێدات یا ئەیانوت بۆ پێس باشە هەم بۆ ئیلتیهاب و عفونەتی پێس یا ئەوەی کە زەمانگەر زوو ئەوانەیە کە سیەکانیان تووشی عفونەت و ئیلتیهاب و ئەو بەتایبەت ئەو لەگەر هەناسەیانە ئەیانوت ئەمە باشە ئەڵێت ڕۆنگەرچەک بۆ هەموو شتێک باش نییە مەبەستی ئەوەیە کە شتێک نییە دەرمانێکی تایبەت نییە کە
معجزەی بکات یا ئەوەی کە کارایەکی بێت. جیا لەوە دکتۆر ویکی چان ئەو ویکی چانیش کە دکتۆرێکی چاوە لە زانکۆی لۆس ئانجلسە، ئەویش هەر لە مەقالە ئظهار نەزەری کردووە، وای وتووە ئەڵێت ڕۆنگەرچەک هیچ دەور و نەخشێکی لەسەر ئاومرواری ئاوسپیە نییە. ئاومرواری نەخۆشیکە کە بە تەمەنەوە ڕەبتی هەیە. ئاومروانی ئەوەیە کە ئەوانەی کە تەمەنیان ئەڕواتە سەرەوە لەسەر ئەو بیبیلەی چاویانە ئەتوانێت بوچک بێ یا گەورە بێ، هەروە کە ئەبینن لەم وێنەم کە هاوڕێ هاوکارم نیشانمانەدا زۆر گەورەس ئاومرواریەکە یا ئاوسپیەکە وەکو نقطەیەکی خاڵێکی سپیە کە لەسەر چاوە لەسەر عەدەسی چاوە دروست دەبێت. ئەڵێت ئەو ئاومرواریە بە تەمەنەوە ڕەبتی هەیە، ئەوە یەکە ئەو کەسانی کە ئاومرواریان هەیە لێڵە بینن. ئەمە دکتۆر ویکی چان ئەڵێت ئاوی ڕەشیش یا ئەو گلوکۆمە ئەڵێ نەخۆشیکە کە مایع لەسەر عەسەب بینایی کۆ بێتەوە، زەختی ناوچاو فشاری ناوچاو ئەو باتە سەرەوە، ئەو کەسە چاوی تووشی سووربوونە بێت، سەرەیەجا بێت، ئەوانەی کە ئاوی چاویان ئاوی ڕەش دێرێت. ئەڵێت ئەمە نیشانەکان ئەو نەخۆشیەسە. جا هەر ئەم دکتۆر ویکی چانە لە درێژەی قسەکانی ئەڵێت ئەم شرایطە ئەم نەخۆشیانە کە من وتم، یعنی هەم ئاوی سپی یا ئاومرواری یا گلوکۆم یا ئاوی ڕەش، هەردووکی نەخۆشیگەر بەشی ناوی چاو، یعنی بەشی ئەم بەشانە کە ئێمە ئەیبینین، بەشی ناوی چاوە، یعنی لە ناوی هلکەی چاوە ڕوو ئەدات. ئەگەریش حتا ئەمە ئەو دکتۆر چان دکتۆری چاوپزیشکە لە لۆس ئانجلسە واڵێ ئەژێ ئەگەریش دڵۆپێک لەو ڕۆنگەرچەکە بڕژینە ناو چاوانتان هیچی حل ناکات. ئەوەی لێرە بە ڕوونی ئاشکرایەکات کە ئەو نەخۆشیگەرە ئەوەی کە لەو ویدۆگەرە ئەمڕۆ لە تیکتۆک و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ترە تەبلیغە کردێت کە ڕۆنگەرچەک ئاوە شەفای چاو و نەخۆشیەکان چاوەدات. ئەمان بە سەراحەتەوە ئەڵێن کە هیچ دەور و نەخشێکی نییە بە کولی ڕەدیەکەنەوە. هەروە دکتۆر ئیشلی برست ئەوەی کە وتم هەم وتەبێژی دکتۆرانی چاوە لە ئەمریکا و هەم ئوستادیارە لە زانکۆی نیویۆرکە ئەڵێت ڕۆنگەرچەک شۆ یا ڕتوبەتی پێس ڕائەگرێت، یعنی مەرتوب کنندەیە و مەرتوب کنندەیەکی عالیە، یعنی ئەو ڕتوبەتی پێسە زۆر بە شێوەیەکی باش ڕاگرێت کە حاوی ریسینۆلیک ئەسیدە. ئەم ریسینۆلیک ئەسید خۆی ئەسیدێکی چربە کە ئەم ئەسیدە چەورە بەرگریەکات لە ئەوەی کە ئەو کەسانە ئاو لە دەستمن لە تەریخ پێستەوە، یعنی پێسیان ڕتوبەت نگاتێرە، چۆن ئەگەر لە تەریخ پێسەوە کاتێکە پێس ئاو بەدەن لە دەست ئەدا ئەو پێسە تووشی وشکیە بێت. ئەڵێت بۆیە ئەمە منزوری ڕۆنگەرچەکە باشترین دلیلە بۆ ئەوەی کە لە سابوونسازیە، لە لەوازم ئاڕایشیە و لە لوسیۆنەکان ئەو پۆمادگەرەسە کە بۆ ئەو حاڵەتی ئەو چەوربوونیانە بێت ئەوە بەکار ئەهێنرێت. دیارە دکتۆر ئیشلی برست زۆر بە دیارە ڕوانگەیەکی علمیە و بەڵام شتەکە زۆر بە بێبایەخ یەزانێت، شتەکە شتێکی علمی نییە و حتا ئەوەی کە وتویشیانە کە ئەتوانێت زەرەری بێت. بۆیە ئەبێت دیارە کۆڕ ئەو شەبەکەگەر ئیجتیماعیە لە بەردەست هەموو کەسێکە هەیە، ئەو کورتە ویدۆیەک دروستە کردێت کەسێک ئەتانێ بڵێت هەروەکو ئەوە کە شارەیان کردووە و میلیۆنها بینەندەیشی بێت بڵێت کە بەڵێ ڕۆنگەرچەک بۆ نەخۆشیەکان چاو ئاوا دەورە بینێت. حتا تۆ وتمان خانمێ وتویە کە پێویستم بە عینەکی متاڵعە بووگە 2 هەفتە ڕۆنگەرچەکم بەکار هێناوە چاوم چاکە بووەتەوە. ئەگەر ئێمە سەرنج بدەین کەسێکە چاوی زەعیفەوێت ئەو عەدەسیە زاویەکانی تەحەدوب و تەعەقڕ و ئەمانیە گشتی ئەگۆڕگێت. مەسەڵ ڕۆنگەرچەک چه دەورێکی ئەتوانێ بێت، یان هیچ دەورێکی ناتوانێت بێت و ئەوەیانە
ڕەدە کردوێتەوە. دووەمین هەواڵی کە هەمانە لە تگزازە چەند دوکتەر و چەند ژنێک کە بەهۆی ئەوەی گیانی خۆیان کەفتووە مەترسی یا ئەوەی کە مناڵەکانیان لەبار چوو دوای زایمان یا زیینک نەمابوون و کاتی خۆی وتویان دکتەر پێمانی ئەعلام کردووە کە مناڵەکە زیندوو نایتە دنیا یا لە کاتی زایمانە گیانی زاوەکە یا دایکەکە ها لە خەتەرە ئەو ئیجازەیانە نەداوکە سەخت جەنین بکەن. لە ئەم خەبەرە ئەوەیە کە یەکدانە قازی کە دیارە چووگە پشت ئەو کەسانە ئەو چەند ژنە کە شکایەتیان کردووە یا ئەو چەند دکتۆرەی کە ئیسە کارەکان کێشاوە بە دادگا چووگە لەوان دفاعی کردووە و وتوویەکە منیش لە پشت ئەو حکومە هەم کە ئەبێت بازێ مەوانە هەیە لە بەردەم ئەوەی کە سەخت جەنین سەختە لە تگزازە کە بۆ بازی شرایط خاص ئیجازە بدرگی بە سەخت جەنین. من پێشەکی ئەوە عرضە خزمەت بینەرانمان کەم ئەگەر لە بەرنامەکانی پێشومانە لەسەر سەخت جەنینە بەرنامەیەکمان بوو ئەم بەحسە شاید کەمی جیاواز بێ لەوە ئەو بەحسێکی تر بوو بەحسەکە لەسەر ئەوە بوو کە سەختی جەنین مافی دایکە هیچ کەس نە قانون نە مەزەب نە مرد نە برا نە باوک ناتوانێت تەسمیم بگرێت لەسەر ئەوە حەقی مافی ژنەکە خۆی تەسمیم بگرێت لەسەر لەشی خۆی و لەسەر ئەوەی کە سەخت بکاتیانە ئەم بەحسە لەگەڵ ئەوە جیاوازی هەیە. تگزاز یەکێ لەو ئەیاڵەتگەرەسە کە لە ئامریکا زۆر قانونەکانی سەخترە. ئەو بەرنامێکە کە وتم پێشتر ئامادەمان کردو لە سەروبەندی انتخاباتە بوو لە سنا ئەوەیە کە جمهوری خاکان کە ئەگەیتە کاتی انتخابات و هەڵبژاردن و چە لە سنا چە بۆ ڕێی جمهوری یەکێ لەو بەحسگەرەکە تێرن بەرەو ئەوان ئەمەیە کە سەخت جەنین مەمنوعیکەن ئەوەیە کە بە پاڵپشتی کلیسا و ملیسا و ئەوانیشە کە تێنە پشتیان ئەوە تقریبەن بەحسەکە لەگەڵ ئەو بەحسەکە لە بەرنامەیەکی پێشومانە ماوەیەکی زۆریش بوو لەمە پێشکە بڵاو بووە و جیاوازی هەیە. وتم لە تگزازە قوانینەکە زۆر سەختگیرانە تر بووگە حتا چەند مۆردێکی چکۆلای پزیشکی ئیجازە دراو بووگە کە سەختی جەنین بکرێت یانە ئەو قازیە لە درێژەی قسەکانی وتویە کە ئەو ئەحکامی کە پێشتر بووە چەندانەیەکی مەحدودیەتێکی چکۆلەی پزیشکی بووگە کە دانراوە کە ئەو مەحدودیەتە بشکنێت بەڵام ئەبێت ڕێگەکە باشترکەین. ئەوەش بڵێم لە تگزازە تقریبا لە هاوینی پارەکە 2022 اعتراضاتێکی زۆر کرا کە ژنان بوون و داوای ئەوەیان نەکرد کە سەختی جەنین وەکو سڵامەتی ئێمەیە ڕەتی بە سڵامەتی دایکەوە هەیە سڵامەتی ئەو ژنە و هەیە کەسانی تر ناتوانن دەخاڵەت و تەسمیمی بۆ بگرن. بەڵام ئەم جارە لە مانگی مارسی ئەم ساڵیش یعنی 2023 لە مانگی 3 میلادی 2023 جارێکی تر اعتراضاتێ بوو. بەڵام ئەم جارە لە ماوەی ئەوەی کە ئەم بەرنامە ئەبینن لە ماوەی دەڕۆژی پێشووە ئەم اعتراضاتە چووگە دادگا لە دادگا خەریکن کە چونکە یەکدانە قازیش ها لە پشتیە ئەو قازیە خەریکە دفاعی کردووە لەمانە ئەم مەسەلە کێشاوەتە دادگا. هەروەها لەم قازیە کە ئیعلامی کردووە وتویە ئەو تەسمیمی یا بڕیارێکە ئەدرێت ئەو دکتۆرەت ئەبێت تەسمیم بدرێت ئێتر وەکو ئەوە نییە کە تەسمیمەکەی نووسی ئەزانێت گیانی ئەو دایکە ها لە خەتەرە یا ئەو مناڵە ئەمرێت ئەگەر بێتە دنیا بێت ئیعلام کا بە مەراجعی بانتر بە دادگاکان بە دادگای فدراڵ بە دادگای گەر مەحەلی ئیعلام کات کە ئێمە مەجبورین سەختی ئەنجامین و ئەو دادگا حکم بات کە بەڵێ ئەو سەختە ئەتوانن ئەنجامی بات. وتویە دکتۆرەکە مستەقل لە خۆی تەشخیصیدا کە ئەبێت سەختگێ فقط ئەبێت لەگەڵ ئەو ژنەی کە دووگیانە قسە بکات تەسمیمی خۆی پێ بڵێت و دلیلەکانیشی پێوت ئەوەی تر ئیجازەی نییە کە مجازە کە سەخت ئەنجام بات و ئەو دکتۆریشە تحت تعقیبێکی قانونی قرار ناگرێت. ئەم قازی هەروە وتی ئەو
چەند مۆردە کە لەبار پزیشکی و دایان یا و لە تکزازە زۆر کەم بووگە، ینی چەند حاڵەتێکی پزیشکی تایبەت بووگە، بەڵام لە زۆربەی کاتەکانە هەم گیانی دایکەکە هەم کۆرپەکە کەوتووەتە خەتەر یا شرایەتێکی سەخت بووە، ئیجازە نەدراوە بە سەختجەنین. ئەم قازیە وای وتووە کە 3 حکممان بردووەتە دادگا، یەکێک ئەوەی کە ئەگەر حامڵێکی خەتەرناک بێت ئەبێت سەخت بکرێت، ئەگەر گیان دایکەکە لە مەترسیە بێت خەتەری بێت، یا ئەوەی کە ئەگەر وەزعیەتێکی ئورژانسی بێتە پێشەوە ئەوە ئەبێت ئەو سەختە بکرێت. ئەو کەسانیشە کە ئیسا هانە پشت مێز دادگا و شکایەتیان کردووە لەو قانونە، کەسانێکن کەم وتویانە ئێمە نەخۆشیگەرێکی ترمان بووگە، ئیتر تووشی حامڵیگەرێکی ناخواستە بووگین، گەرەکمان نەبووە، تووشی حامڵە بوون بووگن، باردار بووگن، دووگیان بوون، ئەمانە مەجبور بوون ئەو دەرمانەی کە تو لەو دەورەی نەخۆشیە کە لازمە بەهۆی ئەوەی کە ئیتر مناڵێکا لەستیانە ئەو دەرمانیانە بۆ سڵامەتی خۆیان قەت کردووە، چاوەڕوان ئەوە بوون کە ئەم مناڵە بێتە دنیا، ئەوەی تر ئەو نەخۆشیە تا چەندێ بڕواتە پێشەوە، چەندێ پێشڕەفت کات. ئەوە یەکێک لەو دەلایلە بووگە کە ئەو ژنانە معتەرز بووبن پێ بە ئەو شرایطە سەختە کە لەباری قانونی و بووە. ئەوەی کە ئەی بینین کە چاڵشێکی بین زانست و ئەو سیاست مدارگەرەسە لە ئامریکا کە مەسەڵەن بۆ موقعیەتی خۆیان حتا زانستیش ئەخەنە پشتە سەر. هەروواکە وتم ئەوەی کە لە حاڵ حاضری شەک ئەو پەروەندە ها لە دادگا، ئەو قازیشکیش چووگە پشتی ئەو داخوازی ئەو ژنانە و چەند پزیشکیش هەر پشگیریان کردووە لەو داخوازی ئەو ژنانە کە جیا لەوە خەبات بۆ سقتی جەنین ئەوە نەبوو بە ئاسانی بەدەست ناتوە نەبەخشاوە، لە نەتیجەی خەباتی ژنانی خۆیان بووە. بابەتی ئاخری بەرنامەکەمان توێژینەوەیکی ترە تاقیقاتێک کراوە لەسەر ئەو کەسانێک کە ڕژیمی غەزاییان گیازیانی گۆشت ناخۆن، گیاخوار یا گیاخۆر ئەناسەنەوانێک کە سەوزە و میوە خۆن، ڕۆکەکانە خۆن. ئەوە یەکە مەطلبێکە کە نووسیاوە لە زانست پزیشکی ئەمڕۆ سایتێکە لە بریتانیا. ئەو سایتە ئەدرێتە دەرەوە تاقیقاتی کراوە تۆژینەوەی کە سەردێڕەکەی وایە ئەڵێ ئایا ڕژیم غەزایی ئایا خواردن گیا ئەوانەیە کە گیا ئەخۆن مەترسی شکاوی ئێسک بە تایبەت ئێسکی حەوز یا لەگەن یا ئەوە ئەباتە سەرەوە. ئەو متاڵعە لە بریتانیا کراوە لە نمونونەکانی 400,000 کەسن، هەم لە ئینگلیسە بووگە، لە ڤلزیشە بووگە، لە ئسکاتلەندیشە. میانگین تەمەن 40 تا 69 ساڵ بووە. ئەوانیش کە ڕژیم غەزایی گیاخۆریان بووگە بۆ هەم ژن بووگن هەم پیا بووگن، یانە لە هەردوو ڕەگەزەکە بووگن. دوای ئەو تاقیقاتە کە کراوە تقریبا 12 ساڵ و نیم درێژەی کێشاوە متوەجی بوون ئەو کەسانی کە ڕژیم خواردنەکەیان ڕژیمێکی غەزایی گیاییە، زۆرتر تووشی شکاوی ئێسک بە تایبەت ئێسکی لەگەن یا ئێسکی حەوزچە ئەبن، یا ئەو قسمەتەی کە سەری ئێسکی ڕانە ئەڕواتە ناو ئەو قسمەتەی کە ئوستخانی لەگەن یا ئێسکی حەوزی پێ ئەڵێن، ئەوە مەبەستیان ئەو شکاوی ئەو بەشەسە. تاقیقات و توێژینەوەکە کراوە و تویانە بەڵێوانەیە کە ڕژیم غەزاییەکەیان گیاییە، ئەو کەسانە BMI یان ها لە خوارەوە. BMI تقریبا میزانێکە، شاخسێکە، هەر کەسێک ئیساتوانێت BMI خۆی لەسەر ئەرە و تەلەفۆنەکە ئەگەر تەلەفۆنێکی هوشمەندتان بێت ئەتوانن بڕن بنووسن BMI
هەم کێشی خۆتان هەم باڵای خۆتانی پێبن ئەنازەکە یەکرێت ئێژێ بۆ وێنەم ئێوە ئەوە زیای وەزنتانە ئەوانەی کە ڕژیم غەزاییەکەیان گیایە گیا خوۆن ئەو بیئایانە ها لە خوارەوە یعنی تودەی چۆری لەشیان ها لە خوارە ئەو تودەی چۆریشە حاڵەتی وەکو زربەگیری هەیە وتیانەوە احتمالێکی هەیە ئەوان ئەو حاڵ زربەگیریە نیە بەهۆی زربە یا بەهۆی ئەوەی زربە مەبەستن لێدانە یا ئەوەی بەهۆی کەوتن بەڕاحەتیەتانێت تووشی شکانن بێت دیارە چوار دەسەیان هێناوە کە بەشدار بووگن کەسانی بووگن کە گۆشتیان خواگە ڕژیم غەزاییەکان گۆشتخۆر بووگە بەناو گۆشتخۆرگەرێکی منەزەم ئەمانە کەسانی بووبن کە 5 یا زیاتر لە 5 جار لە هەفتە گۆشتیان خواردە دیارەمانە کەسانێکن وەزیانیش باشە یا کەسانی بووبن کە هەر گۆشتخۆر بووبن ڕژیمی غەزاییەکان گۆشتی هاتیە بەڵام ئەوە نییە وەکو ئەوانتر 5 جار لە هەفتە گۆشتیان خواردوێت ناوە بووگە کەموزیای بووگە دەسەی تریش کە هەڵبژراون کەسانی بوون کە بەناو گۆشتخوارگەر کەس گۆشتی سپیان خواردوە بە تایبەت فقط گۆشتی ماسی دەسەی چوارمیش کە هەڵبژێراون ئەو کەسانە کە ڕژیم خواردنەکەیان گیایی بووگە ینی گیاخوار بووگن ئەم گیاخۆرگەریشە خۆیان دوو دەسەن دەسێکیان ئەوەنەکە گیاخۆن بەڵام لە لایە هێلکە و شیر و لەبەنیات و پەنێر و ماسیش ئەخۆن دەسێکیان هەیە کە ڤێگانیان پێ ئەڵێن ئەمانە فقط گیاخۆن یانێ لە هێلکە استفادە ناکەن لە شیر کەڵک وەرناگرن لە ماس و پەنێر ومانە ئەڵێن هەر شتێ لە حیوان بێت ئێمە استفادەی لێ ناکەین بۆیە ئەم بەشە ڤێگانیە زۆر کەم بووگن هەر لەگەڵ گیاخۆرەکانە لە چوار دەسە بەڕەسییان کردووە بینەرانی خۆشەویست هاوڕێ ئیدیتۆرم شارە کات لە ژووری فەرمانەوە کە کاتی بەرنمەکەی مەش خەریکە ڕوو بە تەواوی ڕوات ئەو بابەتە دانین بۆ هەفتەی داهاتوو بابەتێکە ئەوە بزانن کە ئەو کەسانێک کە ڕژیمی خواردنەکەیان گیاییە حتممەە بەرنامەی داهاتووە کە بیبینن شتەکە ناومید کوونەندە نییە دکتۆرەکان دلیلگەریان وت کە چه هۆکارگەرێکە چی بکەن لەوێ بە تێرۆ تەسەڵی نەتیجەی ئەم توێژینەوە ئێوە ڕاگەێنین و هەروەهایش ئەوەی کە ئەوە نییە کە ئەو کەسانێکە ڕژیم خواردنەکەیان گۆشتە تووشی شکاوی نەبوون ئەوانیش تووشی شکاوی بووبن دەرسەد ئامار هۆکارەکان ئایا چه هۆکارگەرێکە تا چەندێک قەتعیە ئەوانە لە بەرنامەی داهاتووە ئێمە لە خزمەتی ئێوە بە ڕێزانە عەرزیەکەین لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان تا بەرنمەیەکی تر ژیانێکی پڕ لە شادی و سڵامەتی و تەندروستی بۆ گلایەکتان لەلایەن خۆم و باقی هاوکارانم بە ئاوا دەخوازم کات و ساتی پێ